وڵە بەڕێزان وەک هەموو لایەکان ئاگادارن یەکێک لەو کێشانەی خەڵکی کوردستان کە بە بەردەوامی قسەی لەسەرەکرێ کێشەی بنزینە هەم لە ڕووی کواڵەتی هەم لە ڕووی نرخیشەوە بەڵام یەک خاڵمان لەبیر بێ ئەویش ئەوەیە لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن و بەرەوژوور نزیکەی 300,000-400,000 ئۆتۆمبیل هەیە بەڵام ئەمە ماف و داواکاری خەڵکە کە دەبێ بنزینێکی باش و بە نرخێکی معقول بگاتە دەستیان و بۆی بتوانن بەکاری بێنن ئێمە لە ڤیدۆوەڵێکدا قسە لەسەر بنزین دەکەین و دواتریش میوانێکمان لەگەڵدا میوانەکەمان زۆر بەڕێز کاک کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان بە وەکالەت کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە دووهۆکەوە لەگەڵماندا دەبێت بەڵام سەرەتا ئێمە لە ڤیدۆوەڵەکەوە دەست پێ دەکەین بزانین ئەم بنزین کە ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە تا ئێستا خەڵکیش لێ ڕازیە بە تایبەتی 800 دیناری و 690 دیناریەکەش باش خواست بۆ بنزین لە هەرێمی کوردستان ڕۆژانە چەند لیتر پێویستە 6 ملیۆن لیتر بنزین بۆ هەرێمی کوردستان پێویستەوە چونکە وەکو گوتم زیاد لە 2 ملیۆن و 300,000-400,000 ئۆتۆمبیل لە کوردستاندا هەیە کە لەم ژمارەیە لە 150 لە شاری هەولێرە بۆیە ڕۆژانە هەرێمی کوردستان پێویستی بە 6 ملیۆن لیتر بنزین هەیە باشە ئەمێنێتەوە یەک خاڵی تر ئەم بنزینە بنزین کە ئێستا دوو جۆرمان هەیە 800 دیناریمان هەیە لەگەڵ 690 ئەم 800 دیناریە ئەمە کە ڕۆژانە 2 ملیۆن لیتر لەمە بەرهەم دەهێنرێ ینی 2 ملیۆن لیتری 800 دیناری بەرهەم دەهێنرێ و هەروەها 1 ملیۆن لیتر بنزینی 690 دیناری ئەوەیان 690ەکە بۆ ئەو ئۆتۆمبیلانە بۆ ئۆتۆمبیلی هاتوو چۆن بەڵام بێژگەلەوە کەرتی تایبەتیش واتە بنزینەکەی تر کە نرخەکەی گرانترە ئەمانە لە کەرتی تایبەت کە 3 ملیۆن لیتر بنزین بەرهەم دەهێنرێ بەڵام ئەمەی تریان کە وەکو گوتم 800ەکە 2 ملیۆن کەرتی تایبەت 3 ملیۆن بە و ئەوەی کە بە 690 ملیۆن لیتر بنزین بە تایبەتی ئەویان 690ەکە بە پاس و تەکسی واتە هۆکارەکانی گشتی گواستنەوە ئەو 690ەیە باشە ئێستا چی دەکرێت لێ ئێستادا ئەوەیە کە بەداخەوە دەبێ بڵێن هەندێک لە بنزیخانەکان پابندی ئەوە نابن ینی کواڵەتی بنزینەکە تێک دەدەن ئیتر چیتری تێکەڵاوەکەن ئەمە خۆیان دەزانن ئێستا چاودێری و پشکنینێکی تند هەیە ئەویش ئەوەیە کە بە ستاندارد ینی ئەو ستانداردێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە دەبێ هەم بۆ بەرزینی 800 دیناری هەم بۆ 690ەکە ئەبێ بەپێی ئەو ستاندار دەبێت تاکو ئێستا 400 بنزینخانە سزا دراون سزاکانیشیان دیارە جۆرا و جۆرە کە دواتر ئێمە لەسەر ئەو بابەتە لەگەڵ میوانەکەمان قسە دەکەن بۆی بزانین شێوازی سزادانەکان چۆنە بێ و بە هەنگاوەکانیش چی دەبن بەڵام بەگشتی ئەوەیە ئێستا خەڵک تا ڕادەیەکی زۆر لەم بنزینە ڕازین کە دەگاتە دەستیان بەڵام هێشتا داواکاری خەڵک ماوە من دەمەوێت زیاتر لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتریش با خەڵک بدەین سەبارەت بە دۆخی بنزین دۆخی سوتەمەنی بە تایبەتی بنزین لە هەرێمی کوردستان وەکو گوتیشم میوانەکەمان زۆر بەڕێز کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان بە وەکالەت ڕاستەوخۆ لە شاری دۆکەوە لەگەڵماندایە جەنابی وەزیر شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 پێم خۆشە ئەم شەو گفتوگۆیەکی زۆر کراوە بکەین ئێوەش جەنابتان زۆر ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکان بم بدەنەوە کە ئەمانە پەیوەندی ڕاستە و خۆیان بە خەڵکەوەی هەر سەبارەت بە بنزینە من دەمەوێت لە سەرەتاوە لەوەوە دەست پێ بکەم ینی هۆکاری سەرەکی کێشەی بنزین لە چیدایە بۆچی تاکو ئێستا چارەسەر ناکرێت بەڵێ زۆر سپاس بەڕێز جەنابێ حاکم ڕاستی کێشە پانزینێ وەکو تە ئاماژەژی پێدای ژمارەکە مەزن یا سیارە هەی و ڕۆژانە ئەم محتاجی زیاترش 5 ملیۆن لیترێت بانزینێ بوونە ئەم بانزینە بەرینکە ملیۆنێکش مەسفا کار و یا حکومەتێ
او 25000 برمیل نفتی ام دنا مصفای و تیتا تصفیه کرن ایکش برهمت وی تصفیه او ملیونه کا پنزینه کو بشهصد و نوتا بو کرت و گواسنا گشتی کو پاس و تاکسی بخواد گیرید هر وصا اتفاق قادل قال حكومة عراقي هاد بوكرين كو مليون وربع كتا مليون ونيف بانزين عراقي جيت هاتا كرين حتى دوي بينج وبشتوي وحتى نوكا هيج برا بانزينك عراقي دابين ناكريا لو ما او فترة كو اوان بانزينا قرار قرتي كيشاكل هرمي داس بيكر چونكي مليون وربع كتا مليون ونيف روزانه اش بازاری در کردن راسید بیت کشه لو ما حتی 15 کو اف کشه ایکش برگت انجمنی وزیران الکومبینا جماره 84 حتی باز کردن و جناب سروک حکومت کاغ مسرور بارزانی وزارت ما راس پارت کو اوی والاتی پر وکن و اوی کشه حتی حدک بیت چاره سر کردن هر الهمان روش قال فرمانگاه بدوادا چونا فرمانت انجمن وزیران دكتور عبد الحكيم وان ما اتصال قال اوان مقاولة عن او کمپانی بشین کو اوه پانزینه دابیم کن بله تماوی 72 روزا دا مشیا کمیه که بدست خواه بینن بس او کمیه نیا مصفا بو بلکی تکله کرم بو بس الدوف مواصفات وزارت کو اکتانی و زیادترش 88 برو زیادتر بو اوه ما حتی تقریبا امشین بیجن حتی 15 پشتی 15 ما گوتی لازم اپ پانزینه کو خلقه کی انگانده جد کرن هرچند وکو مواصفات توان الدوف مواصفات وزارت سامان سروشتی بون و هر وصای عراقی بس اوه تکیله کرن بو نه برهمی مصفا بو ما دعوه بو هر سه مصفایت ما کو قیوان و کارو جنابی وزیر کو پانزینه مصفا بو ما بیت دابین کرن بله جنابی وزیر زۆر سپاس ینی ئێوە ڕوونکردنەوەی زۆرتان دا بەڵام پرسیار ئەوەیە ئێستا خەڵک دەڵێن باشە ئەم بەنزینە 800 باشە تا ڕادەیەک ینی گلەیەکی زۆریان لێ نییە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی کواڵەتی بەنزینەکەمان زۆر باش نییە ینی پرسیار ئەمەیە ئایا ئەوەیە هۆکارەکەی کە پاڵاوگەی باشمان نییە لە هەرێمی کوردستان هۆکارەکەی ئەمەیە نخیر وکو پالاوگا تایبت هکم بحث بکن اوانو که کو وی پانزینه بومه دابین کد ال 25 شش نیکا کفتیت کاری دا وکی بجن آخر تکنولوژیا جی و برهمه که اکجار باش جی تید و اوه کاوه ام دنا حولاتیت خوا اکتانا و سر نوتو دوی دایه نوتو دو حتا نابینا نوتو دو حتا نوتو سه کو اوه الدیف و مواصفاتا اوه جور محسنه ام خلکی خود دلنیات کن هیچ کشه که وی برهمی دانینه و اوه گلک و گلک باشتره شیا نورمال باش جنابی وزیر وەکو لە راپۆرتەکەی ئێمەشدا هاتبوو زۆرێک لە بەنزیخانەکان سزا دراون بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئەویش ئەوەیە کە بەنزیخانەکان دەستکاری کواڵەتی بەنزینەکەکەن ئایا ئێوە تەنها بە غەرامەکردن واز لەو بەنزیخانانە دێنن کە بەنزینی خراپ دەفرۆشن یاخود ڕوبەڕووی دادگاشان دەکەنەوە و سزای تونتریان چاوەڕوان دەکات برز طبعا اف سزادانه لازم دیفنده رنما بید جارا اولی سزایت مادینه کوشنیف میلیونه و حتی 2 میلیون دست پید کرد بس جارا دویه هکه هر همان پانزی خانه اف رفتاره کرد دیت دای خستن و جارا سیوه و دی روبرو یاسای بید زۆر باشە جەنابی وەزیر طبعا بۆ خۆ دەزانی ینی ئەم بەنزینە بەتەنها بۆ هەولێر نییە بۆ تەواوی شارەکانی کوردستانیشە ینی لە دووەکەوە تا دەگاتە هەڵەبجە پرسیارەکەی من ئەوەیە چۆن چاودێری ئەو بەنزیخانانەی نەکەر هەولێر هی دهۆک و سلێمانی و هەڵەبجەش دەکەن ئایا ڕاستەوخۆ لە ڕێی وەزارەتی خۆتانەوە چاودێریان دەکەن یاخود ئەو دەسەڵاتە ناوچەیی یاخود محەلیەکانیکەن
ابخوا الشارع كان عن الباريزجها براستي مالجانتين وريفبريت ميت سوتمانية برامج سوتمانية الويرة هنا هرو صار لجنة كبالا الديوان وزارتك وريفبريك جشتية كانزا كان الجال دو فرمانبرت ما يديتريك وتايبمنت أبي اختصاصي و بس اعتماد مع سراكيل سر مديريات ما الباريزجهانن أو جيب تنسيق الجال إدارات تخوا وهطانو ك يعني أمشين بيجن بس هيفا حافظ الجالفا بازدر روجا زيادتش 208 بانزي خانة يتاتنا سزادان وهذا جهة داخلك وحكمات تكلفة كمظن بيش هولاتي خوفا في سبيل يعني هندكش في خدمة جزارية بيشكيشي خلقي خوب كد بل خلقي كهي نفس نظم دستكارية كواليتي كم بو چند ماده که کم اوه ضرر الخوش جید کن و سمعت حکمت جید کن و حولاتی جید کن چونکی جناب حاکم بلانه یادیار بید اب پانزینا ام نکت کرن پانزینا که محسنه اکتانه ویش نوتو دوی زیده تره 1006 دینارا لتر ما یا دابین کری و ام ب 708 یعنی بو هر لتره که 208 دینار حکمت یا پیش هولاتی خواه داد ما گوتی او ملیونا 600 نوتا 400,000 بو هفلیر 400 بو سلیمانی گل 200,000 جی بو دهوگ او 2 ملیونی دیتری جی دیسا او جی تاتینا دابش کرن 600,000 بو دهوگ 600,000 بو سلیمانی الگل 800 دیتری بو هفلیر لو ما سرجمه و مليونك و 200,000 لتر بو هفلیر مليونك بو سليمانية و 800 بو دهوگ تني او 2 مليونت كو مش اوه مصفى لاناز كرين حيوانه زیرتر 11 میلیون دلار بس پال پشتیه بو اوا 2 میلیون لیتره ویجا دا خوزامش خلکی ماش برایت مید خدا ند و پانزی خانه یعنی اوجی هاری کار بین گل خوشی و گل هولاتی خوشی و گل حکمت خدا امشین اوی قیرانه هرچند حتا حد کی باش اب پال پشتی هاتی کرنش لای جناب سروک حکمت و یا هاتی کنترل کرن بس دا امشین اوی خدمت بشوه کی باشتر پیشکشی خلکی خوب کن زۆر باشە جەنابی وەزیر پرسیارێکی ترماوە ئێستا تا ڕادەیەک خەڵق هەم لە کواڵەتەکەی هەم لە نرخەکەشی ڕازین بەڵام پرسیارەوەیە ئایا لە بەرنامەتانە نییە ینی لە ئایندەدا هەوڵ بدەن کە نرخی بنزین وەکو عێراقی لێ بکرێت کە بە پێم وابێ 650 دینارە لە عێراق نرخەکە زیاتر بێتە خوارەوە برس اب فال پشتیه مگوتی تکلیفه که یا تنه بو 2 میلیون زیادتش 11 میلیون دلار حیوانه پراستی دهات یه حکمت سنوردار کریه و اف دهات نتنه بو چاره سرکنا کشت ایک وزارتن چونکی همی وزارتا کشت خواهد هین اشتن درستی بگیره و پیشمرگه بگیره و نافخو بگیره و کاربای بگیره و شاروانی بگیره لو ما امنشن کشت یت وزارتا که پیچاره سرکن چونکی اوه بیتل سر حساب وزارتی دیتره بس از بجم 3 میلیون هکم براول گل 5 میلیون بکن یعنی تقریبا 55 حتی 6 صدش کشا یت به هاتینا چاره سر کرن زۆر باشە زۆر بەڕێز کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری دووهۆکەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس جەنابی وەزیر بۆ ڕوونکردنەوەکانتان سپاس بۆیەوە بەشدار بوون لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سپاس بۆیەوە شەوتان باش زۆر سپاس و دەست خۆش